ژنانی ئەمریکا بۆ ماوەی چەندین ساڵ بێدەنگی خەریکە خۆیان ڕێک دەخەن لە دەمێکدا یەک لە دوای یەک داستانی ئەو بێڕێزیە سێکسیە باز دەکەن کە لەلایەن پیاوانی خاوەندە سەڵاتەوە بەرامبەریان کراوە. پێنجشەممە میوانداری رادیۆی کالیفۆرنیا لیان تویدن تاوانی خستە سەر فرانکن کە چاوەڕوان نەکراوانە لە ماوەی تەمرین بۆ پرۆگرامێک لە ئەفغانستان 11 ساڵ پێش بە زۆر ماچی کرد. هەر دەست بەجێ خۆی لێ نزی کردمەوە دەستی خستە پشت سەرم و دەموچاوی هێنا بەردەمم ئەوەندە بەپەلە بوو نەمزانی چۆن لێوی ماچ کردم زمانی خستە ناو دەمم هەرەوەندەم لەبیرە لێوەکانی تەڕولوز بوون لە مێشکی خۆمدا پێم کوت لێو ماسیەکە یەکسەر ئەوەی بەبیر هێنامەوە. ئەو خانمەگوتی داوای لە فرانکن کردووە قەت جارێکی دیکە کاری ئەوان نەکاتەوە. بەڵام پاشان وێنەیەکی دیت کە فرانکن و خۆی تێدایە و لە ماوەی گەڕانەوە بۆ ماڵ هەڵگیراوە. لە وێنەکەدا وێ دەسێت فرانکن خەریکە دەست لەو خانمە دەدات کە خەوی لێکەوتووە. فرانکن حاشای لەو تاوانە نەکرد و پێنجشەممە دەست بەجێ داوای لێبوردنی هێنایەوە و دەڵێت لەو جەفەنگەدا مەبەستی خراپی نەبووە. بەڵام تویدن بە پێچەوانی بیر دەکاتەوە. هەرگیز شتێکی لەم جۆرە گاڵتە نییە. ئایا ئەمە گاڵتەیە ئەگەر وا لە خوشکت کچت یانی ژنت بکرێت؟ سیاسەتوانێکی تر کە لەبەر دەنگۆی پێشێلکاری سێکسی تووشی گرفت بووە دادوەری پێشووی ئالاباما ڕۆی مۆرا و کاندیدای کۆماری بۆ سێنێتی ئەمریکایە. ئەو تاوانی لەسرە کە دەستێژی سێکسی بۆ سەرکسانی ژێر 18 ساڵ کردووە. مۆر گوتی لەلایەن دایکانی کچەکانەوە ڕێگای پێدراوە کە لەگەڵ ئەو کچانە بێ و چاودێریان بکات. ڕێبەری زۆرینە لە سنێت گوتی دەبێت مۆر لە ڕەکەبەری سنێت دەربەهاوژرێت و کمیتەی سنێت بۆ مەسلەی ڕەوشت و ئەخلاق پێداهاتنەوە بەسەر کەیسی فرانکندا بکات. گەلێک لە ئێوە دەزانن کە میچمەکانەوە و دۆستەکانی لە هەوڵدان ئەو هەڵبژاردنە لە خەڵکی ئەلەباما بدزن. خەڵکیش ئەوە قبول ناکات. سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ پشتیوانی لە کاندیدابوونی مۆر کردووە. بەڵام پێنجشەممە گوتەبێژەکەی ڕوونی نەکردەوە ترامپ پشتیوانی لە مۆر دەکات یان نا. سەرۆک پێی وایە ئەم تاوانبارکردانە زۆر مای نیگەرانین و دەبێت بەجددی وەربگیرێن. ئەو پێی وایە خەڵکی ئەلەباما دەبێت بڕیار بدەن کە کێ سیناتۆری داهاتویان دەبێت. دەنگەکانی بێڕێزی سکسی بەرامبەر بە کەسانی ناسرا و سیاسەتوانان و هیتر لە پارەوە هاتۆتە گۆڕ. کاتێک فیلمسازی هالیوود هاروی واینستاین لە میانەی چەندین دەنگۆی پێشێلکاری سکسیدا ڕێزی خۆی لەدەستدا.